بحقی قورعان زەلامەی گریایە ژنەکەی لە ماڵ ڕۆیە سوندی خوا دەیگوت نام لە مارە نییە خواردنم لە ماڵ نییە والله چونە ماڵی زگم پێستا خۆرگم پڕ گریان بولێگەوە کا گوناحە و خەڵکاکە جان ئەخستاوانە چێ بەو دەرەجەیە چەند کەسێک لە خەسەخانەی نووسی یەک پارچە حەبیت دەنێ والله ئەوە نەخۆشی کۆرۆنەیە کاکەگە نەخۆشی کۆرۆنەی بی وەکو دەوڵەتی ئەوروپمان لێ دێ بەڵام دەوڵەتی خەریج کەمە کاکە نییە شتا گوناحە و خەڵکە لە ژۆرە کردیا هەموو دوکانەکان تاقەپات کردێ بۆ لە ژۆرە پاردەوە لە مارە مێندەرێ کاکە سە ئەساسەک کاکە هەیە ئەلان کەم بڵێ کاکە هەیە فرانکەس و فرانکەس مردیە ئەمە لە گەڕەش شادیمە لە بەهاری نوێ لە جێمەدێ لە حی عومال نەفەرێک من بمریتن کەس لێکی نەگرتەوە الحەمدلله کەواتە ئەو شتە کەمە زۆر کەمە لە دەوڵەتی خەلیج ئەمە دەوێت دوکانەکان بکرد و کاکە بەڕاستی شتەکە تا کەنجین ئەوەمان کو پێنج ڕۆژە بەسەری هەردووکمان وەرە گەڕەش شادی وەرە بەهاری نوێ بزانە چ خەڵکێک بێتاوان ئەوانەوە لە مارە وەڵڵای زر پێیان دەستێت دەگرێ لێیان بە قورعان دەگری نیت دەهیسەنی لە مارێ کاکە فەقیر گەلێک زۆرە ١٠٠ فەقیرە ملەتەکە حەقەستان دەوڵەمەندێک نەبی تەبەقەیان لەسەرەوەیە